بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ژمارەی دانیشتوانی فەڵەستینەکەین و بەهۆی ئەو زوڵم و زۆری قواری زایۆنی و بێگومان نیوەی زیاتری دانیشتوانی فەڵەستین با بڵین ئاوارەی دەرەوەی وڵاتەکەیان بوون بزانین چۆن ژمارەی فەڵەستینەکان کۆی ژمارەیان 14 ملیۆن و 900 هزار کەسە کە 7 ملیۆن و 600 هزار کەسیان لە دەرەوەی وڵاتن و ملیۆنێک و 800 هزاریان لە با بڵین ژێردەستی قواری زایۆنیان لەو خاکانن کە با بڵین قواری زایۆنی داگیری کردوون و 5 ملیۆن و 500 هزاریشیان لە خاکی فەڵەستینان لەم 5 ملیۆن و 500 هزار کەسە بێگومان 2 ملیۆن و 800 هزاریان نێرن و 2 ملیۆن و 700 هزاریشیان لە ڕەگەزی مێیە. ژمارە فەڵەستینیەکان لە دەرەوەی وڵات ئەوانەی کە ئاوارە بوون بەهۆی زەبروزۆنگی یا زۆری قواری زایۆنی و بێگومان 7 ملیۆن و 600 هزار کەسە کە بەم شێوازە دابەش بوون. ملیۆنێک و 200 هزار کەسیان لە وڵاتانی دیکەی جیهانن و 6 ملیۆن و 400 هزاریشان لە نێو وڵاتانی عەرەبیە نیشتەجێ بوون. باش بزانین کەرتی غەزە دانیشتوانی غەزە 2 ملیۆن و 100 هزار کەسە کە با بڵین لە 138 کۆی دانیشتوانی هەموو فەڵەستین پێگەهێنێت. ژمارەی شەهیدانی غەزە تا ئێستا 51 هزار کەس شەهید بووە لە ژن و لە منداڵ و لە پیر و لە هەموو جۆرە تەمەنەکان و ڕەگەزەکان کە ئەکاتە چەند ئەکاتە لە 102.3 کۆی دانیشتوانی با بڵین ژمارەی فەڵەستینیەکان شەهید بوون. ئەمەی کە باسمان کرد ئەنجامی ئەو زوڵم و زۆرە بوو کە بەهۆیەوە فەڵەستینیەکان ئاوارەی دەرەوەی وڵاتی خۆیان بوون.